شەوەیەکی تری پرسیار لە بابەتی جێگیری ئەنجامی توانەوە ئەوەیە ئەگەر لە پرسیارێکە بۆ خوێیەک بەهای جێگیری ئەنجامی توانەوە بدرێ KSP لەگەڵ خەستی یەکێک لە ئایۆنەکان و لە پرسیارەکەدا داوای چی بکات خەستی ئایۆنەکەی تریان یعنی لێرە داوای توانەوەیەتی نەکردووە ئەگەر داوای توانەوەیەتی بکردایە هەروەکو نمونەکانی پێشوە لە KSP چیەکەیت لە یاسای KSP ئەکسەکان لێرە دانیت و بەهای ئەکس بەرامبەر بە KSP دانیت و ئەکسە دۆزیتەوە بەس لەم پرسیارە لەگەڵ KSP داوای توانەوەیەتی نەکردووە داوای خەستی یەکێ لە ئایۆنەکانی کردووە و خەستی ئایۆنێکی تری شاندراوە ئەگەر ئەم جۆرە پرسیارانت بۆ هاتەوە لەگەڵ KSP خەستی یەکێک لە ئایۆنەکان درابوو داوای خەستی ئایۆنەکەی تر کرابوو ڕاستە و خۆ ئەو ژمارانەی ناو پرسیارەکە یەکسەر لە یاسای KSP دابدرێن پێویست بە بەکارهێنانی ئەکس ناکات بەبێ بەکارهێنانی ئەکسەکان لێرا دامەنیەوە کدوم دەکەی هەر ئەو ژمارانەی لە یاسای KSP ئەو خوێ ئەوەندێ دابنێ خەستی باریۆمەکەش ئەوەندێ دای بنێ لێرە خەستی فۆسفات چەندە یعنی ئەوە داوا کراوە ئیتر هیچ شتێک نییە ئەم ژمارەیەنتە ئەمبەر ئەوێ بە فۆسفات توانی دوو فۆسفات توانی دوو دابەشی کە و ڕێگی دووجاکەی وەرگرە خەستی ئایۆنی فۆسفاتە کاتە ئەو ژمارە ئەمە تقریبا وازم پێرار بوو لە خولی دووەمە پرسیارێک لەو شێوەیە هاتبووەوە ئەمە دوا شێوەی بابەتی KSP و توانەوە بوو ئێستا چینە سەر بابەتێکی تر لە کەرتی کۆتایی حەوت ژمێرکاریەکانی نیشتنە ژمێرکاری نیشتن پەیوەندی هەیە بە تێکەڵکردنی دوو جیراوە کە تێکەڵیانەکەیت ئایا ئەو دوو جیراوەیە دوای تێکەڵکردن ئەگەر کالێکی چیمیایی بکەن دوو کالێک دووە گۆڕێ بۆ دوو بەرهەم ئایا بەرهەم هاتووەکان دەبن بە نیشتوو یاخود بۆ نمونە وەکو پرسیارێک لێرە حەلەکەین هەڵین ئەگەر 30 میلیلیتر لە 20 میلیلیتر بەڵێ 20 میلیلیتر PbNO3/2 نیتراتی قورقوشم دوو کە خەستی مۆلارەکەی 0.38 مۆلاریە تێکەڵ بکرێت لەگەڵ 30 میلیلیتر لە مادەی دووەم KCl کلۆریدی پۆتاسیۆم کە خەستی مۆلارەکەی 0.18 مۆلارە ئایا دوای تێکەڵکردن ئەم دوو جیراوەیە تێکەڵکەی نیشتوو پێک دێت یعنی ئەمە ئەبێت دانیشیت وەکو بەندی دوو هاوکێشەی ئایۆنی پەتی و ئایۆنی سەیکەرەکان هاوکێشەیەکی بۆ بنووسی بە حساب بۆی بزانی مادەکە چییە KCl لەگەڵ PbNO3/2 ئەم دوانەکان لێک بکەن لە بەندی دوا باسی چیمان کرد کالێکێک نای کالێکی جووت پێگۆڕینەوە بوو موجەبی ئەم ئەچێ بۆ لای سالبی ئەو موجەبی ئەمیش ئەچێ بۆ لای سالبی ئەم موجەبە لەگەڵ ئەو سالبەیەکە گرێ ئەو موجەبەش لەگەڵ ئەو سالبەیەکە گرێ کەی لەگەڵ NO3 بە چی KNO3 نیتراتی پۆتاسیۆم قورقوشمیش لەگەڵ کلۆر لەبەرەوەی PB موجەب دووە بۆ موجەب دووە چونکە ئەو دووە هی ئەوە ڕاست و چەپ ئەو کلۆریش سالب یەکە لەبەرەوەی ئەم کلۆرە سالبیەکە دووبەی بە کلۆریدی قورقوشم دوو کاو بوو بە دوو ئەم کلۆراکەی بە دوو دوێک لێرە دانێ ئەم پۆتاسیۆمە بە دوو ئەم پۆتاسیۆمەشەکەی بە دوو بەم دووە نیتراتە بێ بە دوو یەکسانە بێ بەو نیتراتە ئەنجا لە بەندی دووە خوێندووتە نیترات هەموو کاتێک نیتراتەکان تواون کلۆریدی قورقوشم مەوزوعەکە لەسەر ئەمەیە ژمێرکاری نیشتن یعنی ئەگەر تۆ ئەو دوو جیراوەیە تێکەڵ بکەیت بە بڕی دیاریکراو و ئەو دوو گیراوەیە کالێکی چیمیایی بکەن ئەم دوو کالێک دۆ بگۆڕێن بۆ دوو بەرهەم ئایا ئەو دوو بەرهەمە کە یەکێکیان بە پێی بەندی دوو بێت کەوتومانە کاتی خۆی سێ کلۆرید ناتوێتەوە کلۆریدی چی زیو جیوە قورقوشمەوە کلۆریدی قورقوشمە ئەمە ناتوێتەوە ئەنیشێت بە پێی بەندی دووە مەڵین چی کلۆریدی قورقوشم ئەنیشێت بەڵام بە پێی ئەم بەندە ئەڵین جارێ بڕیار ناین ئەنیشیان نانیشێت ئەبێ هەندێک ژمێرکاری بۆ بکەین لەو ژمێرکاریەوە بۆمان دەرەکەوێت ئەم کلۆریدی قورقوشمە ئەنیشێت یان نە
ژمێر کارێکە چییە؟ ئەم دوانە لە چی دروست بوون باوکم؟ لە چی دروست بوون؟ لە یەکگرتنی ئایۆنەکانی PB لەگەڵ ئایۆنەکانی کێ؟ کلۆر. ئایۆنەکانی PB خەستیەکەی چەندە؟ ئایۆنەکانی کلۆر خەستیەکەی چەندە؟ خەستی ئەو دوو ئایۆنە لە یەک ئەدەی بە لێکدانەکە وترێ ئەنجامی لێکدانی خەستی ئایۆنەکان. ئەو چوار وشەیە ئەنجامی لێکدانی خەستی ئایۆنەکان کردوێتی بە دوو وشە، ئەڵێ ئەنجامی ئایۆنی، یعنی ئەنجامی لێکدانی خەستی ئایۆنی، ئەوڵێ ئەنجامی ئایۆنی. ئەنجا ئەو دوو ئایۆنە خەستیەکانیان چەنە لە یەکی بدە بە لێکدانەکە وترێ چی؟ ئەنجامی ئایۆنی. بە چی هێماکرێ؟ بە IP. IP یعنی ئایۆنیک پرۆدەکشن. ئەو ئەنجامی ئایۆنی بەراورد دەکەی بەو KSP کە خۆی لە پرسیارەکە یاوەتی. ئەڵێ KSP بۆ PbCl2 خۆی ئەداتێ لە پرسیارەکە. PbCl2 ئەکاتە 1/6 کە ڕەدەتوان ناقس 5. 1/6 کە ڕەدەتوان ناقس 5. ئەو بۆ PbCl2. تۆ چی IP دۆزیتەوە؟ IP چیە وتم؟ IP چییە؟ ئەنجامی لێکدان. لێکدانی کێ؟ لێکدانی خەستی مۆلاری ئایۆنەکانی کلۆر و قورقوشم. کلۆر و قورقوشم چونکە قورقوشمەکە هی ئەم گیراوەیە، کلۆرەکەشی ئەم گیراوەیە. خەستی ئایۆنەکانیان لە یەک ئەدەی بە لێکدانەکە وترێت ئەنجامی ئایۆنی. ئەنجا ئەو ئەنجامی ئایۆنی کە دەستت کەوتووە بەراوردیەکەی بەو KSP کە لە پرسیارەکە بە تۆ دراوە. ئەگەر ئایپێکە گەورەتر دەرچوو بەهاکەی گەورەتر دەرچوو ئەڵێ ئەم PbCl2 بەرهەم هاتووە ئەبێ بە نیشتوو. بەڵام ئەگەر ئایپێکە نەخێر بچووکتر دەرچوو لە KSPەکە ئەڵێ نەخێر ئەمە نەنیشت. ئەگەر یەکسانیش بوو ئەڵێ گیراوەکە تەواو تێرە، یعنی گیراوەکە بڕی تەواوی لە تواوەکە تایە و هیچی لێ زیانێ تا بنیشت. لە حاڵەتی یەکسان بووندا هەر کاتێک KSP و IP یەکسان بوو لە پرسیارە ئاماژە بە چییە؟ لە کتێبا باسی نەکردووە بەس لە ڕاینانەکانە پرسیاری کردو. ئەگەر IP گەورەتر بوو لە KSP وتم چی ڕوو ئەدات؟ ئەگەر IP گەورەتر بێت لە KSP ئەوە نیشتوو پێک دێت. نیشتوو پێک دێت بەڵام لە کتێبا باسی نەکردووەکو شەرح. ئەگەر نیشتوش پێک دێت ئەڵێن گیراوەکە ژوور تێرە. گیراوەکە ژوور تێرە. بەڵام ئەگەر IP بچووکتر بوو لە KSP نیشتوو پێک نایەت. یعنی نیشتوو پێک نایەت مەبەستی لە چیە نیشتوو پێک نایەت؟ یعنی گیراوەکە ناتێرە. گیراوەکە ناتێرە. ئەگەر IP یەکسان بوو بە KSP گیراوەکە تێرە، تەواو تێرە، هیچی لێ زیان نییە، تەواو تێرە بەبێ نیشتوو. گیراوەکە تەواو تێر بووە، ئەنی پڕ پێویستی و سە بۆ منە لە بەندی دووە ئەوتومانە چی؟ ئەگەر 100 گرام ئاوت هەبێ بیرت مابێ چەند گرام شەکریتیا ئەتوێتەوە؟ بەندی 1 و 2 204 بە 204 گرام چی تێرە بێت. ئەگەر تۆ 204 گرامی تێ بکەیت هەر 204ەکە ئەتوێتەوە و گیراوەکە بێ بە گیراوەکی چی؟ تێر. لە 204ەکە هیچ نیشتویەک دروست ئەو گیراوەکی تەواو تێرە، یعنی بە پێویستی خۆی تواوت تێ کردو پێوترێت تەواو تێر. چەندە لەسەر ئەم مەسەلەی ژوور تێر و ناتێرە تێرە تۆزێ مجادلە و مناقەشە هەیە، بەس ئێمە واز لەوەی هێنن چونکە بە پێی سەرچاوەکانی غێری ئەوە وەرگرتووە لە سەرچاوی ئینگلیزی و عەرەبی ئەڵێ هەر کاتێ IP گەورەتر بوو کتێبەکەی تۆ بەس باسیەوە کە ئەڵێ نیشتوو پێک دێت. IP بچووکتر بوو نیشتوو پێک نایێت. یەکسان بوو گیراوەکە گیراوەکی تەواو تێرە بەبێ
نیشتوو بەڵام لە کتێبی ڕاهێنانەکان تا پرسیاری کردووە پرسیارێکی بە شێوەی بۆ شایی هێناوەتەوە وتوێتی ئەگەر گیراوەکە لە چ بارێکە ژوور تێرە لەناو بۆشاییە هەیە بە پێی IP و KSP توێتی چ کاتێک گیراوەکەی بێ بە ژوور تێر تۆڵێ ئەگەر IP گەورەتر بێت توێتی چ کاتێک گیراوەکەی بێ بە ناتێر تۆڵێ ئەگەر IP بچووکتر بێت چ کاتێک گیراوەکەی بێ بە تێر ئەگەر IP و KSP یەکسان اینجا چۆن شیکارەکەی هەرچەندە تۆزێ دوور و درێژە هی دوو نمرەژ نییە مەجبوریشین باسی کەین لەبەرەوەی هاتی بۆ ساڵی پارنا پێرار خولی یەکەم هەر ئەم پرسیارەش بۆ هاتی بۆ باشە ئەمە 20 میلیلیترە باوکم گیراوەیەکە 20 میلیلیترە نیتراتی قورقوشمی تایە خەستیەکەی ئەوەندەیە ئەمەش گیراوەیەکی ترە 30 میلیلیترە کلۆریدی پۆتاسیۆمی تایە خەستیەکەی ئەوەندەیە ئێستا ئەم دوو گیراوەیەت تێکەڵەکەم لە یەک دەفرە هەردووکیانەکەمە ئێرەوە ئەو دوو گیراوەیە 20 میلیلیتر و 30 میلیلیتر تێکەڵ بکرێت گیراوەیەکی نوێ پێک دێ قەبارەکەی چەندە 20 و 30 50 ئەڵێن پاش تێکەڵکردن قەبارە ئەکاتە 20 میلیلیتر زائیدەن 30 میلیلیتر ئەکاتە چەند 50 میلیلیتر تۆ زانی قەبارە بگۆڕێ هەردوو گیراوەکە خەستیانە گۆڕێ بۆ خەستی مۆلاری ئەکاتە چی لە بەندی 1 و 2 خوێندومانە کیمەی پۆلی دوان ئەکاتە ژمارەی مۆڵی تواوەکە دابەشی چی دابەشی قەبارە کەواتە ئەگەر قەبارە بگۆڕێت خەستی مۆلاریش ئەگۆڕێت قەبارە بگۆڕێت خەستی مۆلاریش ئەگۆڕێت ئەم گیراوەیە خەستیەکەی 0.38 مۆلارە کەی کاتێک گیراوەکە قەبارەکەی کە لەگەڵ ئەوە تێکەڵ کرد وەکو لەگەڵ ئاوە تێکەڵە کرد بێت وەکو ئاو تێکرد بێت 30 میلیلیتر تۆ کە 30 میلیلیتر لەمە تێکەی ئەمە ئەچێتە ناو قەبارەیەکی نوێەوە ئەو قەبارە نوێیە چەندە قەبارە نوێەکە چەندە 50 پێش ئەوەی لەگەڵ ئەوە تێکەڵیکەی قەبارەکەی 20 بوو خەستیەکەی ئەوەندێ تۆ زانی کە ئەمە لە 20ەوە بچێتە ناو قەبارەیەکی نوێ گەورەتر قەبارە 50 یعنی قەبارەکەی گۆڕا قەبارە بگۆڕێت خەستی مۆلاریش ئەگۆڕێت پاش گۆڕانی قەبارە چۆن خەستیە دۆزیتەوە بەم یاسایە یاسای دیاریکردنی خەستی مۆلاری پاش گۆڕانی قەبارە ئەم یاسایە لە کتێبی تۆیان نییە لە کتێبەکەی تۆ شیکاریکەی لاپەڕێز دیاکە شیکارەکەی بۆ دوو نمرە هەڵبژاردن M1 V1 M2 V2 ئەمە بریتێ لە خەستی و قەبارە ی گیراوەکە پێش تێکەڵکردن ئەویان خەستی و قەبارە گیراوەکە پاش تێکەڵکردن اینجا ئەم یاسایە بۆ هەردووکیان بەکارێنی چونکە هەردووکیان قەبارەیان گۆڕاوە ئەم قەبارەکەی 30 بوو خەستیەکەی 0.08 کە لەگەڵ ئەوە تێکەڵیەکەی ئەمیش قەبارەکەی بێ بە چەند 50 ینی هەردووکیان قەبارەکانیان بۆ بە 50 ئێستا ئەم یاسایە ئەبێ بۆ هەردووکیان بەکاربێنیت یەکەم جار بۆ ئارەزی خۆمانە بۆ PbNO3 بۆ PbNO3 بایت و نیتراتی قورقوشم 2 M1 V1 M2 V2 یعنی نیتراتی قورقوشم پێش تێکەڵکردن خەستیەکەی و قەبارەکەی چەندە لەیان وستاوە خەستیەکەی 0.38 مۆلار کەڕەتی قەبارەکەی پێش تێکەڵکردن قەبارەکەی 20 میلیلیتر بووە 20 میلیلیتر یەکسانە بە پاش تێکەڵکردن لەگەڵ ئەوە خەستیەکەی بێ بە چەند نازانم ئەوە دۆزمەوە کەڕەتی پاش تێکەڵکردن لەگەڵەوە قەبارەکەی بۆ بە چەند کە ئەم لەگەڵ ئەو تێکەڵەکەی قەبارەکەی بۆ بە چەند 50 بە 50 میلیلیتر ئێستا خەستی مۆلاری PbNO3 ئەکاتە چی 0.38
کەرەتی 20 میلیلیتر لەگەڵ میلیلیتر ئەڕوات لێرە میلیتر و میلیلیتر ئەڕوات بەس مۆلارەکە ئەمەتەوە دابەشی 50 ئەکەیت ئەکاتە 1.38 تقریبا لە شیکارەکەی بە خێرایی ئەکاتە 1.08 کەرە دەتوان 1.52 کەرەتی دەتوان ناقص 2 مۆلار. ئەنی پاش تێکەڵکردن ئەم خەستیەکەی لە 0.38ەوە بوو بە 1.52 کەرە دەتوانە. ئێستا بۆ ئەوی تریشیان بۆ KCLیش بە هەمان شێوە ئەویش خەستیەکەیە گۆڕێ بەم یاسایی دۆزیتەوە M1 V1 M2 V2 ئەگەر بەمە نەیدۆزیتەوە بە ڕێگەی کتێبەکەی بیدۆزیتەوە ئەو دوو دێڕە و بۆ بێ بە 8 دێر بە ڕێگەی کتێبەکە بە 8 دێر تەواو بێت ئەو دوو دێڕە بە ڕێگەی کتێبەکە بە هەمان شێوە KCL پێش تێکەڵکردن خەستی مۆلارەکەی 0.08 مۆلار بوو کەرەتی قەبارەکەی سی میلیلیتر ئەکاتە خەستی مۆلاری پاش تێکەڵکردن خەستیەکەی نازانم پاش تێکەڵکردن ئەویش قەبارەکەی بۆ بە 50 میلیلیتر اینجا هەردوو میلیلیتر ئەڕوات خەستی مۆلاری KCL ئەکاتە 0.08 کەرەتی سی دابەشی 50 ئەمیشان ئەکاتە 1.08 کەرەت دەتوان ناقص 2 1.08 کەرەتی دەتوان ناقص 2 مۆلار. ئەمە خەستی هەردوو جیراوەکەیە. دوای ئەم شیکارەی چیەکەیت بۆ ئەم مادەیە کە خەستیەکەیم دۆزیوەتەوە لەگەڵ ئەم مادەیە بۆ هەرێکیان هاوکێشان وسیت PbNO3 واتە ئەمە بەجا PbNO3 by 2 ئەگەر بتوێتەوە طبعا ئەمە مادەیەکی تەواو تواوەیە چونکە نیتراتەکان هەمووی توێتەوە بۆیە تیرەکەی بەیەک ئاراستاکەین نیتراتەکان هەمووی تواوەیە بەپێی بەندی دوو ئەبێ بە چی بە PB موجب 2 لەگەڵ چی 2 نیترات سالب 1 وەکو ئەکسەکە قسە بکەیت ئەگەر ئەکس مۆڵ لەم بتوێتەوە ئەکس لەو پیا بێت 2x دە مۆڵ لەم بتوێتەوە دە مۆڵ لەو پیا بێت 20 لەو پیا بێت یعنی ئەو دووەندێ باشە ئەی ئەگەر ئەم PbNO3 لێران نووسراوە چەندە ئەی ئەگەر ئەمە بتوێتەوە خەستیەکەی 1.52 کەرەت دەتوان ناقص 2 بێت ئەمیش بەقدر ئەوە ها 1 بە 1 یعنی ئەمیش چەندە ئەم 1.52 کەرەتی دەتوان ناقص 2 مۆلار ئەی ئەمە دووەوەنەی ئەوە یعنی ئەم 2 کەرەتی 1.52 کەرەت دەتوان ناقص 2 ئەوە یەکەکانی نووسی ئەنجا بۆ مادەی دووەم KCL ئەمیش بتوێتەوە بێ بە کەی موجب CL سالب ئەگەر ئەمە بتوێتەوە خەستیەکەی 1 مۆلار بێت ئەمیش یەکە ئەمیش یەکە ئەم 50 بێت ئەمیش 50 ئەویش 50 بەڵام KCL چەندە لەرە ئەی ئەگەر ئەم 1.08 کەرەت دەتوان ناقص 2 بێت ئەویش 1.08 ئەمیش 1.08 کەرەتی دەتوان ناقص 2 بەقدر یەکە یەک ئەو دوو جیراوەیە پێش تێکەڵکردن خەستیەکانم گۆڕی بۆ پاش تێکەڵکردن دوای ئەوەی کە هاوکێشەی ئەم دوو مادەیەت نووسی ئەمەی KCLەکەیە ئەمەژی نیتراتەکەیە ئەنجا مادە نیشتۆکە کامەیە مادە نیشتۆکە ئەمێ بۆ مادە نیشتۆکەش هاوکێشەیەکە نووسی PbCl2 ئەمە زۆر کەم تواوە بە دوو ئاراستێ ئەمە زۆر کەمەتوێتەوە ئەو بەشەکەمێتێتەوە بە چی PB موجب 2 لەگەڵ چی 2CL سالب 1 باش ئەگەر یاسای KSP وەکو بیرخستنەوە بنووسم یاسای KSP بۆ ئەمە کاتە چی ئەکاتە PB موجب 2 لەگەڵ CL سالب 1 بەتوانی 2 ئەم بەتوانی 1 چ کاتێ لێکدانەکەیانە کاتە KSP چ کاتێک لێکدانی دوو ئایۆن ئەکاتە KSP جێگیر ئەنجامی توانەوە چ کاتێک ئەگەر ئەو دوو ئایۆنە یەک مادە بێت لە توانەوە یەک مادەوە پێیابێ ئەنیسە بۆ نامە کلۆریدی قورقوشمە کردوتەتە ئاو لە ئاوەکە تێکێیت بۆیە بتوێتەوە
بڕێکی زۆری چی ئەنیشێت بڕێکی کەمیشە بێ بە چی ئایۆن ئەو دوو ئایۆنە لە کێوە هاتووە وتم لە ئەنجامی توانەوەی چی کلۆریدی قورقوشم ئەگەر دوو ئایۆنەکە بەرهەمی توانەوەی یەک مادە بێت بە ئەنجامی یەکدانەکەی هێڵین چی KSP بەڵام ئەگەر ئەم دوو ئایۆنە هی دوو مادەی جیاواز بێ کوا هی دوو مادەی جیاواز CL-ەکە هی ئەمە PB-ەکەشی ئەوە ئەگەر ئەو دوو ئایۆنە هی دوو مادەی جیاواز بێت بە ئەنجامی یەکدانەکە ناڵێن KSP بە ئەنجامی یەکدانەکە لێن ئەنجامی ئایۆنی IP ئەوە فەرقەکەیەتی KSP کە IP چییە یەک یاسایە هەر یەک یاسایە بەڵام لەوایە لە KSP وەکو لەوانەی پێشوو باسم کرد ئەو دوو ئایۆنی چی بەرهەمی توانەوەی مادەیەکە خوێیەکە بەس لە IP ئەم دوو ئایۆنە بەرهەمی توانەوەی دوو مادەی جیاوازە کلۆرەکە هی ئەمە قورقوشمەکەشی ئەوە لە ئەو فەرقەکەیەتی ئێستا لەیەکی بدە PB کوا PB ئەو تا PB هی ئەمە کلۆرەکەشی ئەمە واتە ئەم دوانەیە لە یەکیە دەیت بە پی یاسای IP وەکو یاسای KSP PB 1.52 کەڕەتی دەتوان ناقص 2 بەتوانی 1 کەڕەتی CL 1.08 کەڕەتی دەتوان ناقص 2 بەتوانی 2 ئەمە هەمووی لە یەک ئەدەی IP ئەکاتە ناقص 4 ناقص 6 ئەکاتە 1.77 ناقص 6 1.77 کەڕەتی دەتوان ناقص 6 ئێستا IP وەکو ئەلەویان وسیمە بەراوردی بکە بە KSP-ەکە IP چەندە لێرە 1.77 کەڕەت دەتوان ناقص 6 ئەی KSP چەندەکە خۆی لە پرسیارەکە دراوە 1.6 کەڕەت دەتوان ناقص 5 ئایا IP لە چاو KSP چۆنە ئەم بچووکترە ناقص 6 بچووکترە لە چی ناقص 5 کە IP بچووکتر بوو ئەڵێ کلۆریدی قورقوشمی بەرهەم هێشتا نەگەشتۆتە ڕادەی نیشتنەڵی نەخێر نەنیشتووە یعنی هێشتا گیراوەکە گیراوەیەکی چییە ناتێرە ئەمە هاتبۆ ئەم پرسیارە پار ناپێرار خولی یەکەم کە لە تەسەوری کەسانە بوو ئەم هەموو شیکارە ئەمە بە شێوازی شیکاری ئێمە ئاوا کورتمان کردوتەوە بەم یاسایە ئەمە نەی پێچووە بۆ دوو نمرە بەڵام ئەگەر بەڕێگەی کتێبەکە حەلیکەی بەس ئەم سێ دێڕابێ بە 6 دێڕ ئەمیشە بێ بە 6 دێڕ ینی شیکارەکە زۆر لەوە زیاترە بەڵام لە خولی دووەمیانە پرسیارێکی تر هاتبەوە زۆر لەوە کورتتر و ئاسانتر بوو ئەگەر تەسویرەکەی تەسویری کە باڵکم دێ لە 2017 لە خولی دووەمە ئەم پرسیارانان بۆ بەس لە خولی یەکەمە ئەو پرسیارە هاتبووە لە خولی یەکەمە وتبووی پاش تێکەڵکردنی دوو گیراوەی دوو ئاوە گیراوەی CaCl2 لەگەڵ NaF2 NaF بینرا لە تێکەڵەکەدا
خستي كالسيوم موجب دو أكاتا يك كردتو الناقص يك كردتو الناقص مولار وخستي آيوني افيش أكاتا دو كردتو الناقص شوار مولار آيا CaF2 نشتوى يعني أجر KSP بكاتا KSP بينجو لداسية كردتو عن ناقص نو بينجو لداسية كردتو عن ناقص نو بو CaF2 أم بسيارة كباسي نشتوي كر يعني برو اي بي بدوزرو يا خوي هو انجامي ايوني بدوزرو ايا CaF2 نشتوي عنا بلام ام السياره زور جواز لو بو ام السياره خويا له شي على باش تيكل كردني دو جيراوكا ام دوانن يعني باش على باش تيكل كردن باش تيكل كردن دركوتوا خستي كالسيوم بمجوري خستي فلور بمجوري يعني شي باوك مو بستياره يعني او هتا ايره هاتوا اما ليله كل كردن تترو راستو خو هاتو تسر ايره يعني اوي لكل توك دوتو توبشيلا سرتا وخستي جيراو كان چن بوا پیش تيكل كردن دوای تيكل كردن خستي كام دوزرو دوای تيكل كردن لخستي كان شو خستي ايو نكام دوز هموانه لكل كردن تتو دوتي باش تيكل كردن يعني دواي ام هموا تا ايره هاتوا تا ايره لكل كردن تتو او برسياله دوتي باش تيكل كردن خستي ايوني كالسيوم لشويه كالسيوم ليره كالسيوم كهي اما او اندي خستي ايون كاني فلور يجي اما يعني او دو ايوني دو مادي جوازه خستي كان بو جوره بيت ايا CaF2 دنيشيد يعني شي يعني اگر ام دوانه تيكل بكيت ام دوانه وكو هاوكيشه لو سر نسيمه ابي هاوكيشه كي بو بكيت دل هاوكيشه كاتشي كي جوت بيا غورينو ام ايونات شبولو او ايونا صوديوم شبولاي كلوريدي صوديوم او ماده كي تواوي باسينا كين فلور شبولاي كالسيوم او ماده كي كم تواوي كم توتو بس اوكي خويل چوكا بچيش عبدانه چوكا KSP بو CaF2 ياو يعني او ماده شي كم تواوي KSP بو هش جيابتو يعني او ماده كم تواوي اتو KSP و IP هر وتم چيا يك ياساي KSP و IP هر يك ياساي KSP و IP بيويستي بهاوكي شي KSP و IP هر يعني بيويستي ام بچيا هاوكي شي بل بيش هاوكي شكا بنوسي بو چي بو او مادهی که KSP کیا وقتا CaF2 اگر هاوکی شکی بنوسی CA موجب دو لگل دو F سالب یک لرا ناچی اکسو شد دوزی بنوسی چونکه باسی چیه که نیشتن خو باسی توانوتی ناکه علی او دوانه تیکل بکین نیشتو پیک دیت یا نه نیشتوه یا نه که باسی نیشتو که یعنی ببر IP بدوزی تو نک توانوتی هل وكو ياساي KSP اگر KSP بنوسيت علي دو كوانا كالسيوم موجب دو فلور سالب يك كالسيوم بتواني يك فلور بتواني دو چكات يك نوسم KSP اگر او ماديات خود تواني بيت ولا او داو بشي چي بيبي بايوني موجب سالب لكات توانوا بلام اما ماديه ام دو ايونا لم موضوعات هي يك معدنيه فلورك هي ام ماده كالسيوم شي دو ماده جوازه اگر او دو ايونا هي دو ماده جواز به بانجامي لقدانكي ناوت KSP بيوتري شي IP انجامي لقداني ايوني يا انجامي ايوني مش لقدانكي لعبت يعني لقداني ايوني كواتا انجامي ايوني كيف ناسكي او تا بناسكي انجامي ايوني شيء بريتيلا انجامي ليكداني خستي مولاري ايونكاني چی او ماده کلا دو جیراوی جواز و هاتو
هەرێکە لە گیراوەیەکەوە هاتووە. ئەنجامەکان دابنێ کالسیۆم وەکو خۆی دراوە ئەکاتە یەک کەڕەتی دەتوان ناقص سێ بەتوانی یەک فلۆر دوو کەڕەت دەتوان ناقص چوار بەتوانی دوو ئەم چوار ئەکاتە هەشت سێ یان دەکات چوار کەڕەت دەتوان ناقص یانزە. ئەمە ئایپیە. ئەگەر ئایپیەکەم دۆزیەوە بەراوردی کە بە KSP IP ناقص یانزە KSP ناقص نۆ کەواتە IP بچووکترە کەواتە لەی نەخێر نەنیشتووە. ئەگەر سوتفە گەورەتر بووە ئەبوو بەڵێ نیشتووە. ئەوە بریتی بوو لەو پرسیارە کە لێرە باسمان کرد. ئەمە هەموو ئەو پەڕی شێوەی پرسیارەکان بێت لەسەر نیشتن و توانەوە.